بڕیاری بەبارم تەگرتنی مووچەی فەرمانبەران ناکۆکی دەخاتە نێوان حیزبەکانی دەسەڵات. گۆڕان دەڵێت بڕیاری هەمومان بووە و یەکێتیش دەیخاتە ئەستۆی سەرۆکی حکوومەت. دوای ئەوەی لە کۆبوونەوەی هەفتەی ڕابردووی ئەنجومەنی وەزیران بڕیاردرا دابەشکردنی مووچەی مانگی 2 فەرمانبەران ڕابگیرێت و ئەو بڕەپارەی کە بەغدا بۆ دابەشکردنی مووچە نردویەتی بەبارمتە بگیرێت و گل بدرێتەوە. تاوەکو بەغدا پارەی کارمەندانی هێزە ئەمنیەکان و هەروەها سەربازەکان دەنێرێت کە بەهۆی نەناردنی لیستی مووچەیان ڕاگیراوە. بڕیارەکە کاردانەوە و ناڕزایەتی توندی فەرمانبەران و مووچەخۆرانی هەرێمی کوردستانی لێکەوتۆتەوە. بەو پێی نزیکەی 50 ڕۆژە مووچە دابەش نەکراوە و خەڵک لە ڕەمەزان پێویستی بە خەرجی زیاترە. بەڵام دەسەڵاتداران بێ گوێدانە بارودۆخ و ژیان و گوزەرانی خەڵک دەستیان بەسەر ئەم پارەیە داگرتووە و سەرڕای ئەوەش لە پێشتر دەیانوت داهاتی ناوخۆمان 300 ملیارە، بەڵام دوای نزیکەی 50 ڕۆژ ئێستا دەڵێن 140 ملیارمان لەبەردەستدایە. هیچ داهاتێکی نەوتیش دیار نییە. ڕاگررتنی دابەشکردنی مووچە ناکۆکی لە نێوان حیزبەکانی دەسەڵاتیش دروست کردووە. ئاوات شێخ جەناب دوێنێ بە میدیای حیزبەکەی ڕاگەیاند کەوا بڕیاری ڕاگررتنی دابەشکردنی مووچە بە کۆی دەنگی ئەنجومەنی وەزیران بووە. دژی ئەو مامەڵەی بەغدا وە هەموو وەزیرەکان لەگەڵ ئەوە بوونا تاوەکو پارەی هێزە ئەمنی و سەربازیەکان نێت مووچە دابەش نەکرێت. بەڵام ئەمڕۆ ئارام محەممەد وەزیری خوێندنی باڵا ڕایگەیاند بڕیاری لەم شێوەیە دەنگدانی لەسەر نەکراوە و ئێمە ئاگاداری ڕاگررتنی دابەشکردنی مووچەنین. بە بڕوای چاودێران هەموو ئەوانەی لەناو حکوومەت و ئەندامیان هەیە لەناو ئەنجومەنی وەزیران بە گۆڕان و یەکێتیشەوە بەرپرسیارن لە دابەشکردنی مووچە و ئەو هەڵوێستە لاوازەیان خەڵکو و مووچەخۆران ناگەیەنێتە قەناعەت کە ئەوان بەرپرس نین لە بەبارم تەگرتنی مووچەی مووچەخۆرانی هەرێمی کوردستان. لەبارەی ئەو هەنگاوەی دەسەڵاتیش دکتۆر ڕەعەت ڕەفعەت سەرۆکی بۆردی توێژینەوەی ستاندەر ڕایگەیاند ئەم دەست بەسەر داگرتنەی مووچە یاخود ئەو پلانەی کە ئێستا باز دەکرێت کە بە لێبڕینەوە دابەش بکرێت دزیەکی ئاشکرای و دەچێتە قالبی اختیلاسکردن لە ماڵی گشتی. ئەو جۆرە تاوانە سزای زۆری لە سەرەتاوەکو بەندکردنی هەتایشی بە پێی یاسای سزادانی عێراقی دەیانگرێتەوە. وتیشی هەوڵەکانیشمان دەست پێ کردووە تا بەربە و هەنگاوانە بگرین وەک چۆن پێشتر لە دادگای فیدراڵی بڕیاری ناردنی مووچەی ڕاستەوخۆ لەسەر سکاڵای ئێمە درا. ئێستاش بیر لەو بژاردانە دەکەینەوە بۆ پاراستنی شایستەی دارایی مووچەخۆرانی هەرێم.